ئەگەر ئێران ئاڵای سپی بەرز بکاتەوە و بڵێتەوەتی من دۆڕاوم ئەوە ڕۆژنامە نووسەکانی نیویۆرک تایمز دەڵێن نەخێر ڕاست نییە و دۆناڵد ترەمپ دۆڕاوە. ئەمە تازەترین قسەی دۆناڵد ترەمپە کە باس لە گرنگترین و گەورەترین ڕۆژنامەی ئەمریکی دەکات، ئەویش نیویۆرک تایمزە و ئەمە بیناکەیەتی لە پشتی منەوە. ئێوە دەزانن دۆناڵد ترەمپ و ڕۆژنامەی نیویۆرک تایمز سیراعێکی زۆر لە نێوانیاندا هەیە تا کارگەیشتوتە ئەوەی کە دۆناڵد ترەمپ داوای لەسەر ڕۆژنامەکە تۆمار کردو و داوای 15 ملیار دۆلار قەرەبوو دەکات بەهۆی ئەوەی کە گوایە سومعەی دۆناڵد ترەمپی لەکەدار کردووە. راپۆرتە دوور و درێژەکانی نیویۆرک تایمز لەسەر دۆناڵد ترەمپ بەردەوامی هەیە. لە تازەترین راپۆرتی دوو ڕۆژی پێشوویدا باس لەوە دەکات کە ئەمریکا بە تەواوەتی لە ڕووی استراتیژی جەنگەوە لەگەڵ ئێران دۆڕاوە. یەکێک لە کەسایەتی و نووسەرە دیارەکانی ئەمریکا WJ هەنیگن هەروەها پسپۆریشە لە بواری ئاسایشی نەتەوەیی ئەمریکی بە راپۆرتێکی دوور و درێژ باس لەوە دەکات کە ئەمریکا لە شەڕەکەی لەگەڵ ئێراندا بە مانای کەلیمە شکستی هێناوە. من ئاماژە بە هەندێک لە خاڵە گرنگەکانی ئەو راپۆرتە دەدەم کە دۆناڵد ترەمپیشی تووڕە کردووە. ئەو باس لەوە دەکات لە یەکێک لە خاڵەکاندا کە 3 مانگ پێش ئێستا ئامانجەکە بۆ شەڕ چی بووە کەچی کۆتایی هات و هیچی بەدی نەهاتووە. وهروەها لە لایەکی تریشەوە باس لەوە دەکات کە زیاتر لە 27 ملیار دۆلار ئەمریکا لە پارەی گیرفانی خەڵکەکەی خەرجی ئەم شەڕەی کردووە کەچی نەڕژێمی ئێران ڕوخێنرا و نە بەرنامە ئەتۆمیەکەی لە ناوبرا و نە توانە بالیستەکانی موشکی بالیستی ئێرانیش سنووردار کرا و وەستێنرابێت. بۆیە ئەمە زەرێکی زۆر گەورەیە بە نسبەت ئەمریکا وەک لە راپۆرتەکە هاتووە. لە لایەکی تریشەوە باس لەوە دەکات وڵاتانی ناوچەکە کە بنکەی ئەمریکی لێ تێدایە ئەوانش ناڕەزایەتیان دەربڕیەوە و توانە ئەم بنکانە تەنها بۆ تەمایی ئەوە بۆ ئێمە کە درۆن و موشک ئاراستەی ئێمە بکرێت لە بەرامبەردا ئەمریکا چی بۆ کردوین. لە لایەکی تریشەوە لە راپۆرتەکەدا زۆر بە وردی باس لەوە کراوەکە ئەی ئەو یەدەکی چەکی استراتیژی ئەمریکا کە لە کاتی شەڕەکەدا ئەمریکا پەنای بۆ برد بەشێکی زۆری بەکارێنرا دەبێت لە ماوەی چەند مانگدا قەرەبوو بکرێتەوە. من ئەمەتان بیرەهێنمەوە لە بەرنامەی سەعاتی سفر لەگەڵ عەقید سەلام زۆر بە وردی باسی ئەو خاڵەمان کرد. ئەمریکا بەهۆی هاوکارەکانی بۆ وڵاتانی خەلیجیش و ئەو هەموو موشەکەی سیستەمی بەرگری و ئەو هەموو درۆنەی کە بەکارێنا پەنای بردە بەر یەدەکی استراتیژی سەربازی وڵاتەکە. ئەمەش لە کاتێکدایە کە کاتێکی زۆری دەوێت کە ئەمریکا بتوانێت قەرەبووی بکاتەوە. ئەمە بەشێک بوون لەو خاڵانەی کە دۆناڵد ترەمپی تووڕە کرد. هەر لە لووتکەی G7 دۆناڵد ترەمپ خۆی پێنەگیرا وەڵامی راپۆرتەکەی نیویۆرک تایمزی دایەوە. ئەو باسی لەوە کرد کە ئەگەر ئێران ئاڵای سپی بەرز بکاتەوە بڵێ من دۆڕاوم بەدەمی خۆی و هەروەها باس لەوە بکات کە دۆناڵد ترەمپ بەهێزترین و گەورەترین سەرۆکی جیهانە، ئەوە ڕۆژنامەی نیویۆرک تایمز، تەلەڤیزیۆنی CNN بەشێکی تر لە کەناڵەکان ڕازی نابن و هەر دەڵێن ئەمریکا دۆڕاوە و ئێران سەرکەوتنی بەدەست هێناوە. ئەمە باسی ئەوەتان بۆ بکەم ئەم سیراعی بینی نیویۆرک تایمز و دۆناڵد ترەمپ درێژەی هەیە و هەندێک جاروا لەیە کە درێتەوە کە ئەم ناکۆکیانە سوودی بۆ هەردوو لاشە بێت، هەرچەندە هەردوو لا کارەکانی خۆیان بەردەوامی پێدەدەن. سوودەکە لەوەی کە نیویۆرک تایمز ئێستا بەوە بەناوبانگەکە دژایەتی دۆناڵد ترەمپ دەکات، راپۆرتی ورد و نێنی لەسەر دۆناڵد ترەمپ بڵاو دەکاتەوە. ئەمە وای کردووە ڕۆژنامەکە فڕۆشی زیاد بکات، پشکەکانی زیاد بکات. لەلایەکی تشەوە دۆناڵد ترەمپ خۆی بە مەغدور دەزانێت، دەڵێت لەلایەن میدیاوە هەمیشە چاو لەسەر منە، بۆیە وای کردووە کە لایەنگرانی دۆناڵد ترەمپ ڕوبەڕووی بڕۆن و دڵنەوایی بدەنەوە. بۆیە لە ئێستادا وەڵام و وەڵامکاری لە نێوان نیویۆرک تایمز و هەروەها دۆناڵد ترەمپ بەردەوامی هەیە. نیویۆرک تایمز ئاماژەی بۆش کردووە هێشتا چەندین راپۆرتی وردی لەسەر دۆناڵد ترەمپ کۆ کردوێتەوە کە بڵاوی نەکردوێتەوە. منەمە ئاماژە بۆ بکەم ئێستا لە بەردەم بینای نیویۆرک تایمزم لە منهاتنی نیویۆرک کە هەر هاتوونەتە ئێرە حەزەکەم شەرحێکی بیناکەشتان بۆ بکەم. ئەمە بینایەکی 59 لە شەقامی 8 ئەڤینیۆی منهاتن بە دیاریکراوی لە نێوان شەقامی ژمارە 40 و ژمارە 41. بیناکە بە گەورەی لێی نووسراوە دا نیویۆرک تایمز، زۆر سەرنجڕاکێشە لە ڕووکاری دەرەوەی
بە کۆمەڵێک بۆری و شوشەی زۆر هەر پەنجاقاتەکە ڕووپۆش کراوە کە خۆیان ئاماژەیان بۆ کردو کە ئەمە کاریگەریکی زۆری لەسەر چوونە ناوەوەی گەرما و سەرما هەیە بۆ بیناکە لە ناوەوەشی لە ناوەوەی بیناکە کۆمەڵێک باخچەی بچووک و ڕازاوە دروست کراوە بۆ ئەوەی ڕۆژنامە نووس و کارمەندەکانی نیویۆرک تایمز کاتی پشۆکانیان و بیرکردنەوەیان بە ئیسراحەت بێت. جا من لێرەوە ئەوڵێم ئەبێت چەند خۆش بێ کە لە منهاتنی نیویۆرک و لە بینایەکی ئاوا تۆ ڕۆژنامە نووسی بیت و کارە ڕۆژنامەوانەکانت ئەنجام بدەیت. یەک شتی تر لەسەر نیویۆرک تایمز لە ساڵی 2007ەوە ئەم بینایەیان گرتووە هاتوونە تێرە پێشتر لە شەقامی حوتی ئەڤینیۆ بوون ئەو شەقامی کە زۆر بەناوبانگە لەبەرەوە تایم سکوێر مەیدانی تایم سکوێری تایە پێشتری شەر بە ناوی ئەمانەوە ناونرابوو لە 2007ەوە من ئەو کاتیش لە 2024 کات مێرە بۆ ڕووماڵی هەڵبژاردنەکانی ئەمریکا لەوێ ئاماژەم بە نیویۆرک تایمز کرد کە شوێنەکەی کوێ بووە. ئێستا لە 2007ەوە لێرە نیشتەجێن و لێرە کاری خۆیان دەکەن. ململانەکانی نێوان نیویۆرک تایمز وەک ڕۆژنامەیەکی جیهانی لەگەڵ دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکا هەر بەردەوامی هەیە.